سڵاوتان لێبێت ئازیزانم، هەمێوارێش لەگەڵتانە بین لەگەڵ خێزانێکی تر کە بۆ ئەم مانگی ڕەمەزانە پێویستیان بەوەیە بەڕاستی هاوکاری بکرێن، خێزانێک کە چیرۆکێکی زۆر دڵتەزێن، چیرۆکێکی زۆر خەمناک، چیرۆکێکی زۆر تراژیدی لە ماڵەکەیاندا هەیە، لە منداڵەکانیاندا هەیە. پێکەوە لەگەڵ خاتوونێک کەمێک گفتوگۆ دەکەین کە ئەو بەڕاستی دایکی دوو منداڵی نەخۆشە، دایکێکی ماندووە و لەگەڵ ئەوەشدا یعنی خی گەورە تۆ کە بەسرت دەکاتەوە منداڵی نەخۆشت دەداتێ، بەڵام لەگەڵیشیدا توانای کڕینی تەنانەت عیلاج و دەرمانی منداڵەکانت نەبێ. ئەم شتانە بۆ خێزانێک زۆر قورسە، بە تایبەت ئەگەر دایک بیت ببینی منداڵەکەت لەبەردەمت ئازارێکی هەیە و نەتوانی شتێکی بۆ بکەی، ئەمانە زۆر قورسن. جا منەمەوێ لەگەڵ خۆیە لە زاری خۆیەوە گوێبیستی ژیان و چیرۆکی خێزانەکەی و ئەو نەخۆشیە بین کە لە ناو خێزانەکەی و لە ناو منداڵەکانیدا هەیە. خاتونیان زۆر بەخێربێ. سپاس دەکەم گیانەکە. سپاس کە بەرنامەکە ئێمە قبول کرد. من خۆشحاڵ بووم. پیاسەیەک دەکەین، تۆزێ دەردەدڵەکەین، ئینشاءڵڵا قسەی خۆشەکەین. ئینشاءڵڵا بینەرێکمان هەیە لە شاشە جوانەکەی کورسان نیوزۆ گویان لە تۆ دەبێت بەبێەوەی بزانن تۆکەی، تەنها ئەوەی کە چیرۆکی ژیانت بزانن و بەشکم ینی هەوڵ بدەین لە ڕێی بەرنمەکەی ئێمەوە شتێکی باش بۆ خۆت و خێزانەکەت بکەین. ئینشاءڵڵا سپاسدانەکەم. کچێکی گەنجی جوان هاوسەرگیریت کردووە؟ بەڵێ کردم. ماوەی 11 ساڵە. 11 ساڵ هاوسەرگیریت کردووە. چەند مناڵت هەیە؟ دوو مناڵم هەیە، کچێک و کوڕێک. بەڵێ. تەمەنیان چەنە؟ کوڕەکەم تەمەنی 7 ساڵە، کچەکەشم 9 مانگە. 9 مانگە. بچکۆلەیە؟ زۆر. خوانەیان بڕێ. کوڕێک و کچێکی جوانت هەیە، خوا لێت نەسێنێ. ئامین یا ڕەبی. هاوسەرەکەت ئیشی چییە؟ کاسبکارە. کاسبە؟ بەڵێ. بەیشی ڕۆژانە؟ بەڵێ. باشە. باشە ئەوەندە پیا ئەکا کە معیشەتی خێزانەکەی تۆی نەوەڵڵا تۆ دوو مناڵی نەخۆشە هەبێت و کە لە ئێستایا کە خانی خۆتە نەبێ، ئایا ئەتوانی دەرمانیش بکڕیت بۆ دوو مناڵ؟ بە ئیشی ڕۆژانە قەت هەبووە ئەنی تەواوی ڕۆژەکە هیچ ئیشێکی نەکرد بێ؟ چەند جار هەبوو وەڵە. ئێتە بەپی پێویست سپاس بۆخوا پێشکرین ئەو نعمەتە کە خوا بەسەر دەکاتەوە لەلایەنی هەموو شتێکەوە. هەم بە مناڵی نەخۆش لەوانەیە چەند جار هەبوو بە نەبوونیکی زۆر قورسش تاقی کرابێتینەوە. منداڵەکانت کێشیان چێ خاتون؟ نەخۆشی پێستیان هەیە. نەخۆشی پێست بە کوردەکەی بە پولەکە ماسی بە ناوبانگە و بە عەرەبیشدا ئەسەمەکی پێڵێن. خەڵک بە زۆری بە عەرەبیەکە ناسراوە. بەردەوام پێستیان وشک دەبێتەوە؟ بەڵێ. خانەکانیان زۆر بە خێرایی نوێ بێتەوە، ئەو پێستە فڕێیە و پێستێکی تر دروست دەکاتەوە. هەردوو مناڵەکەت هەمان کێشیان هەیە؟ هەروەڵا هەردووکیان هەمان کێشیان هەیە. باشە تۆ وتت مناڵ یەکەمم 7 ساڵە. بەڵێ. لە ماوەی ئەم 7 ساڵە تاکو بڵین منداڵی دووەمت بوو، نەچوویتە لای پزیشک بزانیت هۆکارەکەی چییە یان چارەسەر وەرگری بۆ ئەوەی بۆ مناڵی دووەم تووشی هەمان حاڵت نەبێتەوە؟ چوین وتی کێشەکە ئەگەری هەیە جینات بێ و ئەگەریشی هەیە هەر پەڕینی کڕۆمۆسۆمێکی هەڵە بوو بێ. خۆتان و نەخۆشیێتان نییە؟ نەخێر، لە خێزانەکانیشمانە دەرنەکەوتووە، نە لە خۆمان نە لەوانە، ئیتر لە مناڵەکانوانە دەرکەوتەوە. بەڵام سوبحان الله مناڵی دووەمیشە هەر هەمان نەخۆشی هەیە. هەر لەگەڵ لەدایک بوونان هەستی پێکەی کە ئەو نەخۆشی هەیە؟ هەر کە لەدایکە بن یەکسەر پێستێکی ڕقی زەرد بە جسمیانەوەیە یاخود شوێنێکیان یەکسەر خوێنی لێ، ئیتر بەو حاڵەتەیە دکتۆرەکە هەستی پێەکە اینجا چاویان هەڵەگەڕێتەوە. تەبەقە پێستەکە بە شێوەیە کە بە جسمیانەوە کە لەدایکە بن، ئیتر لووتیان دیارە نەکونی لووتیان نەگوێچ کۆشتیشیان کراوەتەوە. ئیتر هەتاکو بەرەبەرە بەپێی خزمەتی مناڵەکە کە بیکەی لووتیان ئەکرێتەوە، پێست فڕەیە، چاویان باشتر ئەبێت، تەنانەت پێستی چاویشیان هەڵگەڕاوەتەوە. هەمیشاڵین دایک زۆر ماندووە بێ بە بەخێوکردنی مناڵەوە، بەڵام بارگرانیەکەی بۆ منداڵێکی وا گەورەکردنی مناڵێکی وا ڕەنگە دووهێن دەبێت. دووهێندێ و پرسیارەکانیش کایکا زیاتر لەوانەیە عەزابی دایکەکە بە یان بۆ نمونە پرسیارەکانی کە مناڵەکەی کە بەڵێ پرسیارەکە لە شێوەی خۆی بەڵێ ئەڵێن جای وایە ئەڵێ من کەی چاکە بم
یان لە مەکتەبەکەیە لە پۆلەکە فلانە مناڵ ئەو ڕفتاری هەبوو لەگەڵم لەبەرەوەی لێم ئەترسێ یان ئەڵێ کوڕە گەورەکەت لە مەکتەبە بەڵێ لە پۆلیەکە پۆلیەکە ینی هەست بەواکە کە ئەم جیاوازە لە خوێندکارەکانی زۆر هەستەکە هاوڕێی. بەس خۆشی قەنەعەتی بەخۆی هێناوە دانیشێ بۆ هاوڕەکانی باسەکە پێڵ ئێمە نەخۆشێکی وایە بەو شێوەم هیچ لە مەرحەلەیەکە وای لێ خۆی بە دوواداچوون بۆ نەخۆشیەکە لە ئێستا خۆی زانیاری کۆکاتەوە لەسەر نەخۆشیەکە خۆی خەریکە دەستیەوە ینی بۆ مناڵەکانی هاوڕێی باسەکە کاڵێ من نەخۆشی ماسیم هەیە نازانێ بڵە پولەکە ماسی بەڵێ زۆر جار وا بیرەکاتەوە کاڵێ بن بە مناڵی ماسیم خواردوام لێ هاتووە باشە ئەم نەخۆشیە با تۆزێ باسی ئەم نەخۆشیە بکەین ینی تۆ لە خێزانێکەکەی لە ماڵێکەکەی دایکی دوو منداڵی هەردووکیان هەڵگری ئەم نەخۆشیەن مەعاناتەکانی ئەم نەخۆشیە چییە؟ هەر لە بچووکیەوە کە ئەوە لە دایک ئەبن هەتاکو ئەو تەمەنانی تر کە تۆ گەوریانەکەی هەرکە لە دایکە بنیتر پێتەڵێ دکتۆرەکە پێتەڵێ ئەڵێ تو ئەبێ خۆت دکتۆری مناڵەکان بی ئەڵێ چەند ئەرکی ئێمەیە کە بە عیلاج چارەسەریانەکەین دوو هێندە و سێندە ئەرکی تویەکە بە خزمەت ئاگاو لێیان بێ لە خواردنی باشە کە ڤیتامینات و پرۆتینی باشیان بیتێ لە جلوبەرگە ئەبێ بە شێوەیەکی پاک و خاوێنەوە ڕایان بگری کە میکرۆب هەڵدەگرێت جسمیان باشە بەنسبەت خواردنەوە هیچ خواردنێکەیە کە دکتۆر بڵێ نابێت ئەمانە بیخۆنیان بە خواردنی هەستکەی ئەو ڕۆژە ینی خراپترە بن بڵێ لە هەنێ لە سەوزەواتەکانە جسمیان تێکە چ نابێ بیخۆن بۆ نمونە لە خواردنیشە ئێمە بە پێی قسەی دکتۆرەکانەڵێ زیاتر گۆشتی سوور مریشک ماسی سەلەمون ئەبێ بخۆن ئەمانە بڵێ چکە ئەمانە هەم ئەو پرۆتینانی تایە کە تایبەتە بە پێ زیاتر هەڵیێمژێ توانیتە بە پێی پێویستەمانی بۆ بکەی هەوڵم داوە بە پێی پێویست بەڵام وەکو هێشتا من ناڵم کە بە باشی خزمەتیانەکەم نەمتوانیوە بەردەوام ئەبێت کرێم و شت بۆ پێستیان بەکاربێنی بەڵێ کرێمەکانیش بەپی کوالێتیە ئێستا تۆ نزیکترین هەرزانترین کرێم لەم ڕۆژەیە لانیکەم 18,000 باشە کرێمێک بەشی چەندێکێتی یعنی تۆ بێت تەواوی جسمی پێچەوەگەر بەپی قسەی دکتۆر من چاوری کەم و دەرمانی بۆ بەکاربێنم لە ڕۆژێکە بێت 3 جار تۆ چاور کرێ لە هەفتەیەکە 2 جاریدا ناوە شۆردن هەر جارێکە بیشۆ یعنی ڕۆژەکەی کە دیاری کردووە تۆ لەو ڕۆژە 3 جار بیشۆری بەڵام من ناتوانم هیچ یەکێ لەوانە بکەم ڕۆژی 1 جارم داناوە بۆ شۆردنیان ڕۆژی 1 جاری چاورکردنیان زیاتر مەگەر پتەقێ شوێنێکی یان زۆر بزانم کە خۆی ئەخورێنێ شروبی خورانەکە کاری لێ ناکات ئەو کاتە مەجبورم دیسان دەرمانی بۆ بەکاربێنەوە سەبەبەوەی کە ئاوا بەکەمی بۆیان بەکارێنی لەبەرەوەی کە توانات نییە بەردەوام توانان نییە تۆ هەچ کەسێکی کەش لەوانەیە کە مناڵی لەم جۆری هەبێستا لە شاشەکەتانەوە کە ببینێ ئاگاداری وەزاکەیە ئەم کوڕە من یەکەم نییە و ئاخریش نییە چەندایکە هەیە بەڵام ئیتر بەپی داهاتی خێزانەکەیە کە چۆن بە خێویکەی بەنسبەت جلوبەرگەوە بەڵێ ینی تۆ ڕۆژانە کرێمی بۆ بەکارێنیت ئەبێت جسمی چاورکەی بەردەوامیش ئەبێت تۆ ئەم جلوبەرگی ئەم مناڵانە بگۆڕی یانی تۆ بەردەوام پێویستیشە بەوەیە جلی باشیان هەبێ بەڵێ جیلەکانیشیان بە هیچ شێوەی نابێت جلی لۆکە خوری بڵێم نایلۆن یا خود خوری بکرێتە بەریان جلوبەرگیانە بێت تەنها لۆکە بێ بەڵێ لەبەرەوەی هەم فێنکە هەم پێستەکەشی پێوی نانووسێ کە ئازێتی بە باشە عیلاجی بەردەوام چیان هەیە بێجگە لە کرێمات یعنی عیلاجێکەیە ئەمانە بەردەوام لە ئێستا بیخۆن هەر کرێماتە لەگەڵ حەپە حەبیت ئەو حەبە بۆچیە ینی بەردەوامە بێن بەکاری بۆ نێبوونەوەی خانەکانی پێستیانە بۆی زووتر ئەو پێستە فڕێبات پێستی باشتر دروست بێتەوە ئەوش پێستە باشەکە چیە تەنها ئەوەیە کە پێستەکە ڕق نییە و ناڵە ینی بۆ ماوەی هەفتەیەک یا هەفتە و نییە ناڵە پێستی بتەقێ تەنها ئەوەیە ئەگەر تۆ بتەوێت بە مەزبوطی عیلاجی هەردوو مناڵەکەت بکەیت بە کرێماتی ڕۆژانەوە بۆ عیلاجانی کە پێویستیانە بۆی کە دکتۆر داوای ئەکا بۆ هەردوو مناڵەکەت لە مانگێکدا چەندت ئەوێ بۆی بتوانێت عیلاجەکانیان بۆ دابینکەی بەڵێ من بە پێی قسەی دکتۆرەکە بێ ئەو بڕێکە ئەو دیاری کردووە ئەو شێوازی بەکارهێنانی ئەو دیاری کردووە کە من قسەم لەگەڵ سەیدەلەکەیان کردووە مانگی بە 1 میلیۆنێک زیاتریان پێویستە مانگی بە 1 میلیۆن زیاتر بەڵێ بەس عیلاجیان پێویستە بە هەردوو دەرمان بەس عیلاج و دەرمان
تر بێجگە لە جلوبەرگ و کە ئەبێ هەمووی لۆکە بێ و بێجگە لەو خواردنانی کە دکتۆر دایانیکانیش بە 2 مانگ جارێک ئەوەش هەر ئەرکێکی زیاترە تۆ بۆ ماڵەوە تۆ سەر لە نوێ کامل هەرچی هەیە لای بەریت و جلوبەرگ گوشتی تازەتر لە بەرەوەی میکرۆب هەڵ نەگرێ بۆ ئەو زۆرە کە ئەیان بینی ئاوا تۆ دایکی ینی ئەیبینی ئەو مناڵانە ئەو ئازارەیان هەیە و هیچیشە پێ ناکرێت زۆر زەحمەتە چه هەستێکت هەیە زۆر جارەڵم خوایە خۆزگە هێنداوە دەسەڵاتم هەبووە بم توانیای ئەوەی کە پێویستە بۆی یعنی زۆر جار تەنانەت بیرم کردوتمە ئەگەر چارەسەری ئەم مناڵانە بە بەخشینی جستەیەکی خۆم بێ بە فرۆشتنی بێ ئامادەم بیکەم ئامادەم بەس لە پێناوەی ئەوان چاکبنەوە زۆر جار هەموو جارێک چ شتێکیان هەیە کە زۆر ئازارتەیە ئەو کاتەی کە شەو خەبەریانە بێتەوە زۆر خۆیان نەخورێنن کە من ناتوانم هیچیان بۆ بکەم یعنی نەبە دەرمانەکە نەبە شروبەکە هەتاکو ئەو کاتی کە خۆی بە ئیسراحەت خۆی ئەخورێنە خۆی برینارەکە ئەنج ئیسراحەتەکە من زۆر بۆ هەموو شتێکم حاڵەتیان هەیە گەرما زۆر کاریگەری هەیە لە سەریانە تا ئێستش ینی ئەگەر جلوبەرگەکەیان تەنک نەبێت شەوان لەبەریکە ناتوانم بخەون یعنی بەزستانی تۆر بەجلی تەنیکیان لەبەرکەی بۆی ئارەق نەکەنەوە و پێستیان تووشی ئەو خۆرانەگیان یان نەکزێنێتەوە و ئەی خوێنێت بژێوی ژیانتان لەسەر چێت تەنها داهاتی هاوسەرەکەتە بڵێ خانوو کرێچین خانووی خۆمان نییە ئەمانە جارێ لەوێ خێرخوازێک خانوویەکی بۆ بە ئەمانەت یا و نەتێ بەڵام ئەمەش بەردەوام نییە نیە نەوەڵا ئیتر هەچ کاتێک بێت کە خۆمان بڕۆینە بێ کە ئەو بەڕێزە پێویستی بێ ئەبێ بۆی جەبێڵی ئەتوانن کرێ خانوبن لە ئێستایان ناتوانم بە 2 مناڵی نەخۆشەوە کەسەکە تۆ مانگی هاوسەرەکەم زۆر دابین کە داهاتی مانگانی هەبێ 600,000 تۆ 2 مناڵی نەخۆش لەگەڵ کرێکیش بیت و 600,000 داهاتی ئەوە دابینەکات 1 ملیۆنت بەس بۆ عیلاجی مناڵەکانەوە تۆ لە ماڵەکە کەواتە ناتوانانی کرێ خانوش بی ناوەڵا ناتوانانی کوێ هاوکارتانە هەم لە عیلاجی مناڵەکان هەم لە پێداویستیەکانی خۆتان کەسە نزیکەکانمان کەسە نزیکەکان هاوکارتانن بەپی پێویست ئەوەی دەتوانیان بێ بەڵێ لەگەڵ خێرخوازان هاوکاریان کردوون هەنێک جار ئیتر ببوونی شتێکەوە کە خێرخوازێک تۆ تەکلیفی لەکەی بەو شێوەیە لەوانەیەک هاوکاریشکە بەڵام هەنێک ئەتیشەیە کە تۆ تەکلیفەکەشی لێکی هاوکاری و ناکە چی لە ئێستا زۆر گرنگە بۆ تۆ زۆر پێویستە بۆ تۆ کە بتەوێ لە ئێستا بڵێ پێش هەموو شتێ من ئەڵێم تازە ئەم بارە خۆی گەورەدایەتی بەسەر ئێمە یاێ لەگەڵ یا بڕۆین قوبوڵیکەین سەکەنێکی نیشتەجێبوونە بۆ من یعنی کە دڵنیا بم لەوەی کە بتوانم بە دڵ ئەمینیەوە خزمەتی مناڵانەی تیا بکەم تەنها یەک ژوو بەسی خۆت بێ بەسی خۆم بێ کە بتوانم ئیتر دڵ ئەمین بم بڵم ئەگەر خۆی گەورە تازەم باریە و بەسەر مناڵەکانیشم چاک نەبن کە بەردەوام دەرمانیشیان هەیە ژوورێک هەبێت کە هی خۆم بێ بە 2 مناڵی نەخۆشم ماڵ و خان و گواستنەوە زۆر قورسە لە کاتێکا کردکرێشە بۆ نەدرێ هیچ خانوویەکیش خۆتەزانی بە بڕەپارێکی وانە کە کەسەکان بتوانێت بیگرێ بکرێ ڕاست ئێمە لەڕێی بەرنامەکەی خۆمانەوە بە سوپاسەوە سەرمایه‌داری نیشتیمانی زۆر بەڕێز مەریوانی حاجی جەمال بڕی 1 ملیۆن دیناری بۆ ئێوە دابین کردووە بۆ مانگی ڕەمەزانە فەرموو بە هیوای ئەوەی تا سوودێکی هەبێت بۆ خۆتان بۆ عیلاجی منداڵەکان لانی کەم بتوانن ئەم مانگە ئەوەی کە پێویستیانە و تۆزێک سوکنایی بەدڵیان دێت و تۆزێک چارەسەرێک دەبێ بۆیان بتوانن لە ڕێ ئەو هاوکاریەوە سوودی لێوەربگرن دەستەکانە خۆش بێت سپاسی تۆ کاگمەریوانی شەکەین خی گەورە خێری بنووسێ و خی گەورە پاداشتی ئێوەش باتەوە ئینشاءالله زۆر سپاس هەروەها زۆر بەڕێز کاک ڕەنج ئەحمەد کە بەڕێزیان خاوەنی کارگەی کیانان سەبەتەیەکی خۆراکی لەگەڵ کارتۆنێک لە مەوادی پاکەرەوە معجیزە و کارتۆنێک لە زایی و ئەو شتانێک کە بۆ قاپشتن پێویستە بە هەمان شێوە ئەویش بۆ ئێوەی دابین کردووە بە هیوای ئەوەی کە سوودی لێوەربگرن لە مانگی ڕەمەزانەدا هەم لە سەبەتەکەی کە خواردنی تێدایە و هەم لە ئەو مەوادانی کە بۆ پاکەرەوە و بۆ جلشتن و بۆ ئەو شتانە بۆ جلوبەرگی منداڵەکانت بتانی
ئیسفادەی لێ بکەیت. دەستەکانتان خۆش بێ، خۆی گەورە خێری ئەو بەڕێزەش بنووسێت و خێری هەموو لایەکتان بنووسێ. مەمنونی ئێوەی سپاستانەکرد، مەمنونی کەسانەشین کە بتوانن لە ڕێی بەرنامەکەی ئێوە کە شارەزای ژیانی دوو مناڵی نەخۆش بوون ئاگادارن ئێستا بتوانن یارمەتێکیان بن. مەمنونتانە بین. باش دەستەکانە خۆش بێ، زۆر سپاس. بەڵێ ئازیزان خۆتان گوێبیستی ئەو دایکە بوون کە چەند ماندووە سەرباری ئەوەی کە ماندوێتی خۆی وەلا ناوە، بەڵام هێشتاش کە ئازاری ڕۆڵەکانی ئەبینێت بە دڵێکی پڕەوە، بە دڵێکی خەمناکەوە باس لە دەرد و ئازار و مەعاناتی منداڵەکانی دەکات، لەگەڵ ئەوەش کە دۆخیان ئەوەندە خراپە توانای ئەوەی نییە کە بە دڵی خۆی پێداویستی منداڵەکانی دەرمان و ئەو شتانی کە بۆ منداڵەکانی پێویستە دابینی بکە. بۆیە بە ئەمە هەرێکێک لە ڕێی خۆمانەوە هاوکار بین، لانی کەم نەتوانین هیچ بکەین، بتوانین لانی کەم ئەو کرێم و عیلاج و پێویستیانەی کە ئەم خاتونە بۆ منداڵەکانی پێویستی پێێتی بتوانین دابینی بکەین. بە هیوای ئەوەی کە هەمووانەی کە بینەری بەرنامەکەی ئێمە لای خۆیانەوە دەستی یارمەتی و هاوکاری بۆ ئەم خێزانە درێژ بکەن. سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. سبەی وارە بە چیرۆکی خێزانێکی تر لەگەڵتان من بەردەوام دەبم تا ئەو کاتێکی خۆش. بینەرانی کورسانی و جوانترین سڵاوڕێستان لێبێت. خالید ئەحمەدم لە شاری قەڵاتزێوە بەرنامەی خەرمانتان پێشکەش دەکەم. بەرنامەکە تایبەتە بە چیرۆکی ژیان و گوزەرانی خەڵکی شارەکە لە مانگی ڕەمەزاندا چەندین بڕگە و بابەتی جیاواز لەخۆ دەگرێت. پێشەوەی بڕۆینە ناو ناوەڕۆکی بەرنامەکە دەمەوێت ئاشناتان بکەم بە جوگرافیای سنوورەکە. پشدەر بە شێوەیەکی گشتی قەزاکێ و قەڵاتزێ ناوەندی ئیداری قەزاکەیە. ژماری دانیشتوانی ئەم قەزایە بە شێوەیەکی گشتی نزیکەی 150 بۆ 160 هزار کەس دەبێت و 5 ناحیەش دەکەونە سنووری جوگرافی قەزاکەوە. بە تەنیا ژمارەی دانیشتوانی قەزای قەڵاتزێیان ناوەندی ئیداری قەڵاتزێ نزیکەی 90 بۆ 100 هزار کەسە. لەم بەرنامەیەدا ئاشناتان دەکەین بە چیرۆکی ژیان و گوزەرانی خەڵک لە مانگی ڕەمەزاندا. بینەرمان بن. مامەگیان چۆنی؟ سەرعەتی چاوانم بەدرستی چۆن دەکەم لەخوای بەزیاد بێ. باشی لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ تەکە ڕەمەزانە زۆر چاکم. باشی باشم لەخوای بەزیاد بێ. باشە ڕەمەزانی ئێستا خۆشتەیە ساڵانی زوو. ڕەمەزانەکان هەموویان پیرۆزن، بەڵام خەڵک جاران مرتاحتر بوو لە ئێستا. بەڵێ خەڵک ئێستا ئاساوەترە، بەڵام جاران خەڵک زیاتر تابیلی نوێژ و ڕۆژ و عیبارەتی بوو لە ئێستا. ڕەمەزانان چ جۆرە خواردنێکی دەخۆی بۆی کە تەندروستیت باش بێ؟ من بۆ خۆم هەر کەم خۆرم لە ئیجاددا. ئەرێ وەڵڵا حەز لە خواردنی سووک دەکەم. زیاتر بەرهەمە سپیاکان ئەرێ وەڵڵا حتا سووکتر بێ حەزم زیاتر لێتی. باشە باسی ئەوت کرد کە بێکەوە قسەمان دەکرد. ژیانی ئێستا لەگەڵ ئەو کات زۆر گۆڕاوە. چی گۆڕاوە؟ خەڵک ئێستا ئاساوەترە، بەڵام خەڵک ڕۆمی زیاتر بوو. خەڵک بەیەکەوە پاکتر بوو، دۆستایەتی خزمەتی هەموو شێشیان باشتر بوو. ئێستا بۆ ئاوای لێ هاتووە؟ وەڵی جا بڵێ دنیاە دەست گۆڕێ بڵێنجی. هەرێ وەڵا خەڵکەکەش بڕێەوە لەو جیلە دەگۆڕێن، لەو جیلە بۆ جیلێکتر جیلی دواتر خراپتر دەبێ. باشە دەڵێن خەڵکی قەڵاتزێ زۆر میوان دۆستن. ئەوە لە چیەوە ئاوا سەرچاوی گرتۆ؟ چی وای کردوە خەڵک ئاوا بێت، یعنی میوان دۆست بێ، خەڵکێکی سادە و زیاد بەشکر هەمووی باشە بۆ ئەوای بۆ قەزەی میوان دۆستی بۆ قەزەی غەریبی دەرەجەیەکن. حل لە قەدیمەوە هاتووە، حەوزی پشدەر بە کاملی نەک بڵین هەر تەڵابزە بەتەنیا.
قەڵازێ یەکێکە لەو شارانەی کە بە میوان دۆستی ناسراوە هەر کەسێک بێتە ئەم شارە ڕێزی زۆری لێ دەگیرێ خەڵکێکی زۆر فەرمووی دەکات و ساڵانەش خەڵکێکی زۆر ڕووتێ دەکات ژمارێکی زۆری خوێندکاریش لەو شارە دەخوێنن لە قەڵاتزێ لەو کۆلێژێکە لە قەڵازێدا هەیە ئەم دوو خوێندکارە لێرەن خەڵکی سلێمانی بابزانم لەگەڵ قەڵازێ چۆنن تا چەند تێکەڵ بوون مەرحەلە چەندێن چەند ساڵە لێرن وەڵام من مەرحەلە سێ ساڵەوا لێرەم و ئەلحەمدوللا خەڵکەکەی زۆر باش و ڕێک و پێکن لەگەڵ میوان و میوان دۆستن باشە دەڵێن ئیلا فەرمووتان دەکەن دەبێ میوانیان بن زۆر جار کە دەتانبینن لە ناو بازاڕیا دەستنە شوێنێ خۆڵکی خەڵکەکە چۆنە لەگەڵتان ئەرۆڵا زۆر باشە خۆڵقی خەڵکەکە و بە تایبەت خەڵکی ئێرە کە خۆڵقەکەن زۆربەی کاتەڵێن وەرنەوە لای خۆمان حتا بۆ شەو بۆ نان خواردن ئێتر ماشەڵایان لێبێ کاتەکانتان چۆن بەڕێ دەکەنێەوە لەم شارە یان با بڵێن لەگەڵ ڕەمەزان چۆنن بەڵێ حتمما لە داخلی کاتەکانمان جای لەگەڵ هاوڕەکانمانە دانیشن بێکەوە قسە و جای وایە سعیمانە بە سعیەکەین بێکەوە دێنە بازار و دانیشین و ئێتە گەڕان و زیاتر کاتەکانمە لە ڕەمەزانە بە عیبادەت و تاعاتکردنی خی گەورە بەسەرەوەین چکە مانگێکی پیرۆزە باشە لە 4 ساڵە لێرەی لە قەڵازی لە پشدەری فێری زمانی پشدەریان بووی یان نە طبعا شتێکی خۆشە بەلاتەوە طبعا کوردی پەتی با بڵێن لە پشدەرەوە سەری هەڵاوە هەموو کەسیش ئەوە زانێ زۆر خۆش قسەکەن ینی ئەهلی پشدەر چکە کوردیەکی ڕەوانە ئێمە وەکو خەڵکی سلێمانی جاجا بۆ قسەیەک ئەەکەین لەوانەیە عەرەبیەکەشی تێکە بە لەگەڵ بەنسبە دەوەی کە لەبەرەوەی کە ئێمە لەگەڵ عەرەبا تێکەڵاتیمان زیاتر چکە شارە و ئێرە زۆر خۆش مرتاحن زۆر لێرە چی وشەیەکی پشدەریان زۆر بەلاتەوە خۆش دەبەر دەمرم ینی وەکو وایە بڵێ بە ساقە و بووم وەکوی خۆمان وایە زۆر خۆش ئیش و کار چۆنە بازار چۆنە وڵی باشە لە خوا زیاد بێ شکر بەخوا زۆر باشە لەگەڵ هاتینی ڕەمەزان جوڵەی زیاتر کەوتۆتە بازار وڵای فەرقێکی کردووارە وڵا بەس بەو شوێژنە ئەنی فەرقێکی کردووە بەس بۆ حەدە نابڵێ وڵی جوڵی چی کردووە میوە سەوزەکان نرخیان چۆنە وڵی میوە سۆزەکە وە هەرو خۆیەتی سۆزەر بە 150 میوە 1500 بەس ئەو میوانێکە جیاوازن کەمترە فەرقی جیازی هەیە ئەنی بەسن بەرزتر سعری بەرزترە زۆربوونی خواست لەسەر میوە و لەسەر سەوزەکان هیچ گۆڕانکاریەکی دروست زۆر فەرقی کردو زۆر لە مانگە ڕەمەزاندا هەموو شتەکان فەرقی دەکەوت خواستی زیاتر لەسەرە بەڵێ هیچ جیاوازە زۆر باشە مانگی ڕەمەزان بۆ تۆکو و فرۆشیارێک جیاوازیەکی هەیە لەگەڵ مانگەکانی پێشوو هەم بۆ خۆت کە بە ڕۆژووی هەم بۆ بازارکردن مانگی ڕەمەزان لە هەموو ماکان هەم لە ڕووی دینەوە یعنی خەڵک زیاتر ڕوو گەرموترینترە بۆ دینەکەی بۆ نوێژ و تاعات و عیبادەکەی هەم لە ڕووی فرۆشتن و کریانیشەوە ینی زیاتر فەرقیە لەگەڵ مانگەکانی دی جیاوازی هەیە زۆرێک بەڵێ ئێوە تا چەند ڕەچاوی ئەوە دەکەن کە خەڵک مەسەلەن دۆخی دارایی ڕەنگە باش نەبێ یا خەڵکێکی هەژار دێ ئەوە ناگەڕێتەوە شخصی ئەوە دەگەێتەوە سەر کۆمپانیاکە دەهێنێت بەروبوومەکەی کە لەوە گومری کەوتە سەرێ لێرەش گران دەبێت کە لە گومرێک کە گرامە زۆر نەکرا کەی زۆر نەسە سەر لێرش هەرزان دەبێت بەمن بێت کەمیش گرانی بپرسم کەسک هەرزانی دەکات بەس کە لە خوارەوە بە گرانی گومرگیان خستە سەرەوە شتەکان قەتع کردو لە لایەک هات و لە شوێنشکە نەهات ئەو کاتە لە بازاری گرانی دەبێەوە شەکەش بە تەبیعەت ینی ئەوە بەرز دەبێتەوە نرخەکەی لا ڕەمەزاناندا شادیەکێکە لەو خواردنانی کە خواستی زۆری لەسەر لای هاوڵاتیان لە قەڵازێش ئەم دوکانی تیشات فرۆشە تیشاتێکی جوان و پاک و خاوێنیانەیەوە بە جۆرەهای گیراوە هەیەە دەبێت لەگەڵ وەسا ماندوو نەبی بەخێر بێ بێ و بازار چۆنە لە ڕەمەزاندا تشاتەکەتان چۆنە سپاس بەخوای زۆر باشە لە ساڵی نەوەتەوە ئەویشە دیکەین بەردەوامین مححمدی ڕۆمان زۆرە خواستی ڕەمەزانان شات زۆر باشە بە تایبەتی لە قەڵازێ دەرەوەمان زۆر زۆر دێ جملێکشمان هەیە هەر بۆ هەولێر و ئەوەش دەبین بۆمان دەنێرین ڕانێ زۆر ماتەقی ناوخۆش هەر زۆر زۆر لەخوای بەزای ڕەمەزانان باشە سپاس بەخوای باش خەڵک حەزی لە چ جۆرە شاتێکە چ شتێکی حەزی جەوەڵات شاتەکان زۆرە دۆری 20 نەوەک شاتمانەیە جێلاسەیە قەیسیە هەنارەیە سوورەیە زەرپەیە خیارشۆر هەیە مەحشیمان هەیە چۆن دەرمان هەیە ئی خۆمان دووشی دەکەین
نرخەکانی نرخان ئەنواع هەیە 2 هەیە 4 هەیە 5 هەیە زەتونی بەحشیمان هەیە تەمبەرندیمان هەیە هەنەرمان هەیە 6,000 5,000 4,000 2 ئەوەمان هەیە بۆ لە ڕەمەزاندا خەڵک زیاتر حەزی لە ترشیاکە مەسەلە چییە؟ بێگومان خەڵکی بە ڕۆژوو بوو ڕەمەزانان حەزی هەم شتێ واز زیاتر دەبێت ڕەمەزانان لە کێوە دێن دوکانەکەتان دەکەنەوە ماندوو نامە ڕۆژانە بێگومان 5 نەفەر 4 نەفەرین بەیانیان دێین ئیش خۆمان دەکەین ناو دوکان عازر دەکەین ئێوارانیش بازارەکە قەڵەباڵغە زۆر لەخوا دەزێت لە ئێواراندا زیاتر بێگومان زۆر سەرەگرتنی تێ تێک دەکەوێت زۆر ئەرە وەڵڵا زۆر ماندوو دەبین ئێوارە مەتایبەتی لە سەعات 2 عەسیرڕا هەتا 6 ئێوارێ زێغزار زۆر بەس زیاتر لە مانگی ڕەمەزانانیش داوایە خەڵک بێگومان وایە بەس ئیمە دوای ڕەمەزانێ شەر معمیل خۆمانێت شەتمان بەناو بانگە یان دەنجی داوەتەوە لەخوای بزێت بێ بازارێکی تاکمانەیە بەس ڕەمەزانان زیاترە ڕێستانێ خۆشحاڵە نرخەکانیش باش بن بۆی خەڵک بێگومان لە ڕەمەزاندا بڵێ ئەوە نییە بڵێ ڕەمەزان زیادی دەکەینیان پێش ڕەمەزان سعرێکی دی بۆ دوای ڕەمەزان سعرێکی بووە یەک سعرە لە ڕەمەزانێ و پێش ڕەمەزان یەک سعر بوو أشهد أن لا إله إلا الله مانگی ڕەمەزان یەکێکە لەو مانگە پیرۆزانەی کە زۆرترین پەرستش و عیبادەتی تێدا دەکرێت لەلایەن موسڵمانانەوە جگە لە پەرستش و عیبادەتەکانی یەکێکی دیکە لەو کارانەی کە لە مانگی ڕەمەزاندا دەکرێت بریتە لە بەخشندەی بریتە لە لێبوردەی بریتە لە ئارامگرتنی موسڵمانان ئێمە هاتوینەتە مزگەوتی گەورەی قەڵاتزێ دەمانوێت لەگەڵ مامۆستا کیوە وتاربێژ و پێشنوێژی مزگەوتی گەورەی قەڵاتزێ و هەروها بەڕێوەبەری ئەوقافی قەڵاتزێ سەبارەت بە مانگی ڕەمەزان و هەروها پەرستش و عیبادەتەکانی مانگی ڕەمەزان و لێبوردەی و ئارامی قسە بکەین مامۆستا سوپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەت بەخشیوە دەمەوێت باسیەوەم بۆ بکەی کە مانگی ڕەمەزان ئەو پیرۆزی کە هەیەی چییە و مسلمانان تا چەند گرنگە پەرستش و عیبادەتەکانیان لەو مانگەدا چڕتر بکەنەوە سپاس بۆ بەڕێستان و خراکنی بەڕێستان بفین بە ناوی هەم ئەوقافی بژەرەوە و هەم مامۆسایانی دەبەری توژێت زانایان هەنام خەتیبەکان پیرۆزباکی گەرمی یاراسی مسلمانانی جیهان و بە تایبەتی مسلمانانی کوردستان و تایبەت کرد دەبەری پژدا دەکەین لە بۆنی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز بەرەم مانگە وەکو بەڕێز فەرموود تایبەتمەندێتی یەکجار گرنگی هەیە لە سامانەکانی ترە ئەگەر بێت و سەرنج بدەین لە مانگەدا زۆرترین عیبادەت و خواپەرستی ئەنجام دەبێت عیبادەت و خواپەرستانێک ئەنجام دەبێت کە لە مانگەکانی ترا بوونی نییە بۆ نمونە لەو مانگەدا تەنها لە مانگە ڕەمەزانە ڕۆژ واجبە ئەم عیبادەتێکی زۆر گەورەیە تەنها لە مانگە ڕەمەزانە سەرفترە واجبە و تەنها لە مانگە ڕەمەزانە تەواویە تایبەتە بە مانگە ڕەمەزانە و دۆخ عیبادەتەکانێک پیشە کەمولعەکدا بە مانگە ڕەمەزانی پیرۆزە پێوەستکە مانگە ڕەمەزانی پیرۆزە زیاتری ئەنجام دەدەن بۆیە مسلمانان لەم مانگەدا زیاتر بۆ هیلاک دەکەن و ماندوو دەکەن بۆ پێشوویکیان بۆ ڕۆژی قیامەتە دیارە ئەم مانگە پیرۆزە کە چەند ڕەهەندێک لە خۆ دەگرێت لەوانە کە ڕەهەندێکی ڕۆشت و ئیمانی و عیبادەتیە کە مسلمانان ئەنجامدە ڕەهەندی دووەم وا بە سێ بەیەکتری ڕۆژی یەکتری بە خەمی یەکتری لە مانگەدا خۆجە لەوا لە ئافات لەسەر مرۆڤەکاندا دێنێ با ئێمە ئینسان مرۆڤیش ئافات بەرامبەر بەیەکتی بکەین لە مانگە پیرۆزەدا کە لە مانگەکانی ترا کەمتر هەسمان بە برسێتی کردبێ بە فەقیر و هەژار کردبێ لە مانگەدا زیاتر ئێمە حەز بە برسێتی دەکەین ڕزاین خەڵکانێک هەیە کە برسیە لەدارە و پێویستی بە ژیانێکی شایستە هەیە وەکو چۆن خەڵکانێک پیشا دەژێت بۆیە زۆرترین عیبادەتەکان لە خێر و خێرادی لە سەدەقەشە حتا زەکاتیش کە واجبە دەکرێت لە مانگەکانی ترا ئەنجام بدرێت بەڵام مسلمانان هێناویان کە مانگی ڕەمەزان بۆی ئەزل و پاداشەکەی زیاتر بێ و بە زیات پیش کە ئاوڕ زیاتر لە فەقیر و هەژاران بدرێت
لەناو شاری قەڵازێ چەندین شوێنی دیار و بەناوبانکەن کە ڕۆژانە و شەوانە خەڵک بەم بەسی بەسەربردننی کاتەکانیان ڕووی پێ دەکەن. یەکێک لەو شوێنە دیارانە ماڵی کەلەپوری و ڕۆشنبیری قەڵاتزێ. دیاران ماڵە لە ساڵی 2021 دامەزراوە، ماڵێکی کللتوریە کۆمەڵک کەرەسە و بابەتی کللتوری و فۆلکلۆری کۆنی کوردەواری لەیە کە پێشووتر باو باپیرانمان لە گوندە دوورە دەستەکانی پشدەر و لا پشدەر بەکاریان هێناوە. ئێمە ساتوینێتە ئەو ماڵە دەمانوێت لەگەڵ کاگ عەلی قادر خاوەنی ماڵەکە گفتوگویەکی کورت سەبارەت بە ماڵەکە بکەین و بزانین لە مانگی ڕەمەزاندا تا چەند هاوڵاتیان ڕوو لە ماڵی کەلەپوری قەڵازێ دەکەن بۆ بینینی ئەو شتە کەلەپوری و فۆلکلۆریانەی کە لە ماڵەکەدایە. کاگ عەلی سوپاس بۆ ئەم دەرفەتە. ماڵی کەلەپوری قەڵاتزێ چۆن بوو دامەزرا، چی وای کرد ئەم شتانە لێرە کۆ بکەنەوە؟ بەڵێ دیارە ماڵی کەلەپوری ڕۆشنبیری قەڵاتزێ پێشتر چەند ناوەندێکی کەمان هەموو کەنەمان خانە بوو، ماڵی ماملێ بوو، لە قاوەخانەی سۆفیا بوو کە ناوەندی کەلتوری و ڕۆشنبیری بوون نەمان. بەڵام بۆ ئێمە لە بوونەوە جێگرەوەی ئەوان کە لە 2021 ئەو ماڵەمان دامەزران. دیارە ئەو ماڵە پێکاتوە لە 5 باش بەشی ڕۆشنبیریە، بەشی کەلەپورە، بەشی ژنانە خانمانئیدی، بەشی ئەرشیف و مێژوویە، ئەنگی بەشی ژینگەی شایدێ و بە ئەو ماڵە بڵین بۆ خزمەتێکی ئەو شارە دروستبووە لە ماوەی ئەو ڕۆژی کە دەچینە 6 ساڵەیەوە. دیارە ئێمە شەوانە لێرە ڕۆژانە خەڵکێک دێ بۆ ئێرە کتابدەنیشە کتێب دەخوێنێتەوە یان شەوانە دێن گفتوگۆ مناقەشە هەیە. ئیدی بەواقعی چۆن دەڵێ ئەوەی ئەمە خواستمان بووە تقریبەن ئامانجەکەمان پێکاوە کە ئەو گەنجانەی بڵین یاخود ئەو خەڵکانی کە عەزیان بە کۆمەڵێک شوێنە نایە دێنە ئێرە بۆ باش. ئێستا کە مانگی ڕەمەزانە خەڵک لە چ کاتێکدا سەردانی ماڵەکەتان؟ خۆی لەگەڵ تەراوێت تەواو بوون ئێرە قەڵەباڵغ دەبێت، هەم لە گەنج هەم لە خەڵکی کە هەم لە ئەو خەڵکی ڕۆشنبیری خەڵکی بڵین هونەردۆز دێن دادەنیشن، هەم کاتەکەی بە مۆسیقا دەبێنە سەر، هەم بە کتێب خوێندنەوە، هەم بەو بابەتانە، هەم مناقەشە دی ئەو گفتوگویانە دەکەن کە ڕۆژانە. ئەم شتانەتان لەکوێ دەستکەوتووە، چۆن پەیداتان کردووە؟ ئەو شتانە وەڵام من تقریبان لە دەستپێکی ئەو کارەمدا نزیکەی 6 هەفتا گوندی پشدەرم کرد کە ئەو شتانە کریمانەوە بەواقعی لە خەڵک ئەو بەشێکی خەڵک بە دیاری بووی هێناوی، بەڵام زۆر بەگرەداوەتەوە. تقریبا نزیکەی 650 پارچەیە، 350 ئەوەیە کەلەپورە، نزیکەی 300یشی هاوردەیە بڵێن وەکو تەنجیلی. باش. ئەم شتە کللتوری و کۆنانەیان فۆلکلۆریانە چۆنە بۆ خەڵک یا بۆ گەنجێک کە دێت لێرە دەبینێت؟ بەڵێ وەڵای خۆی ئێمە وەکو ئەمن بۆ پرسیارێک دامناوە کەلەپور مڵکی کە لە بڵێ مڵکی ئەو کەسەیە کە دروستی کردو مڵکی ئەو نەتەوەیە دای هێناوە، دێمە پرسیارێکە دا ئەو کەلەپورە زۆر گەنجەکان پرسیار دەکەن دەڵێن جوانە، من بڵێن تەداخل دەکەم دەڵم بەرزنی هەرجوان بێ بزانە ئەمەکەوە داهێنەری باو باپیرانی ئەمە لە ڕابردودا ئێمە کردمان بەچی لەو شۆڕشە پیشسازی ئێستادا ئایا ئێمە بێژینگێکمان کردە دەڕاستە یاخود هەر ئەوە وازمانێنی پرسیارە بۆ واقعی کەلەپورە من زیاتر کە لێرە دامناوە. باش. ئامانجەکەت ناساندنەتی بە گەنجان؟ بەڵێ هەم ناساندنیەتی، هەم بڵین ئایا کە ئێمە بەڵێ هەم پارێزگاری کردنە، هەم کە داهێنانی خۆمان بووە ئایا ئێمە لە شۆڕش پیساسیدا کردمان بەچی ئەو کەلەپوری کە ئێستا لێرە دامەداوە. ماڵەکە هەر ئاوەدان بێ. زۆر سوپاس سەلامەت شتی جوان و ڕازاوی پێدا. زۆر سوپاس دەکەم، مەمنونم ئێوەش بەخێر بێت. زۆر سوپاس، چاوسماز دەکەم بەخێر بن یاخوا. ڕۆژوو جگە لە سوودە ئاینیەکەی کە پەرستش و عیبادەتێکە، لە هەمان کاتدا سوودی تەندروستیشیە و سوودە تەندروستیەکەشی ڕەنگە بە ئەندازەی با بڵین عیبادەتەکە بێت. جا بۆ ئێمە دەمانەوێت لەگەڵ دکتۆر بوران مستەفا سەبارەت بە سوودی ڕۆژوو لە ڕووی تەندروستیەوە قسە بکەین و هەندێک پرسیاری تەندروستیش لە دکتۆر بکەین بۆی بینەرانیش بزانن کە سوودی چییە و چۆن سوود لە
بە ڕۆژوبوونەکەیان وەرکردن کاک دکتۆر سوپاس دەکەین کە لەگەڵمانی لە ڕووی تەندروستیەوە سوودی ڕۆژوو چییە چۆنە؟ بەنایفای گەورە و میرەبان سەرتا پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزان لە سەرجە موسڵمانان دەکەم انشاءالله بێت تەماکێر و خۆشی بۆ هەموو لایەک وەکو بەڕێز دامەژت پێکرد لە جگە لە ڕۆلینەکێ و کۆمەڵێ سوودی تەندروستیشی هەیە کە دەکرێت جایکەینەوە بۆ چەند لایەنێک لە پێشمیانەوە بێگومان سوودی دەرونی هەیە وەزانین لە ڕەمەزاندا مرۆڤ زیاتر ئارامەگرێت کێشە درونیەکانی زیاتر چارەسەر دەبێت زیاتر هەست بە دڵخۆشیەکە ئەمە یەکێ لە سوودە گرنگەکانیەتی جگەلەوە لە ڕووی کێشەوە مرۆڤ بەتوانێت استفادەی لێکا بۆ دابەزاندنی کێش بە مەرجێک لە دوای ڕۆژوشکاندن و لە کاتی پارشێودا پارێز بکات پاری زۆر نەخوا شیری زۆر نەخوا ئەوانەی کە مەترسی توشببوونیان بە شەکرە هەیە لەو مانگەدا توانن سوودی لێوەرگنگەوەی کە ڕێ بگرن لە توشببوون بە تووشی شەکرە ئەوانش کە شکران هەیە و پێویستیان بە دەرزی نیە واکە زیاتر بتوان کۆنتترۆلی شەکرەکە بکەن لە ڕووی نەخۆشیەکانی کۆندامی هەرسوچیەرەوە بە هەمان شێوە مرۆڤ پاکە بێتەوە لە کۆمەڵ لە مادەیان بە پشکە لە ڕێکۆڵ و لە معدەیدا دروستە بێت معدە و ڕێکۆڵەکانی پشوەرەگرن لەو مانگەدا بە هەمان شێوە لە ڕووی نەخۆشیەکانی دڵەوە کۆمەڵە چۆری زیان بەرخشەیە لەو مانگەدا دەکرێت دابنرێت و سوودی لێوەرگێ لە ڕەمەزانە کۆمەڵە سوودی ترانی لە زۆرەکانی دەستا واتە ڕۆژوو سوودە تەندروستیەکانی بێژمارە بێگومان بەو مەرجەی تەبەن هەموو کەس ناتوانێت بە ڕۆژوو و پای گەورە شتێکی پێداوە ئەو کەسانی کە دوان بە ڕۆژون و تەندروستن بەو مەرجەی کۆمەڵە ڕێنمایی هەیە کۆمەڵە شێواسێ لە دوای ڕۆژشکان و باسمان کردنانی پارێزکردن و بەردەوامبوون لەسەرەوەی کە تۆ هەنێشتی خراپە زیان بەخشە و کوشیرنی و وەکو خواردنی زۆر و ئەمانە کۆتی لێ بە دوور بگری ڕۆژوو سەرچاوەیەکی زۆر زۆر باشە بۆ دەستەی مرۆڤ بۆ دەرونی مرۆڤ بەشەوە بێگومان بە باشە دکتۆر چ خواردنێک باشە بخورێت لە ڕەمەزاناندا بە تایبەتی لە بەربانگاداوە لە پارشێوانیشدا بۆی کەسەکان سوودی زۆری تەندروستی لێوەرگرن جەستەیەکی ساغ و سەلامەتیان هەبێت بێگومان ینی هۆساوکردنی ئەو خواردانەی کە ئەیپۆیت خاڵێکی زۆر گرنگە بە تایبەت لە کاتی ڕۆژشکاندن سکا دیارە مرۆڤ لە کاتی بە ڕۆژوو و ناماوەیەک دوور و درێژ بە ڕۆژوو ئەبێ ڕێخۆڵەکانی ئیسراحەتیان کردووە تۆ کە ڕۆژوە شکلی نابێت خواردنی زۆر خواردنی چۆت بۆی یەکەمین شت یعنی خواردنێکی بەخسی دەست پێ بکەیت ئەو خواردنەیەک زۆر گرنگە خواردنی چی خورما ڕۆژوو پێشینی بێگومان ئەمە سوودی زۆرە ئەنجا بە تەدریجی خواردنەکان بڵاو بکرێت یەک قەدا نەخرێت لە کاتی بۆن و لە کاتی ڕۆژشکاندنە یعنی سەدا بە خواردنێکی بەسک دەست پێ بکەی وەردەوتە خواردنەکانی تر پاوکەیت و زۆر خۆریشتیانەکەلی گومان باشە دکتۆر بە کورتێگەر پێم بڵێ ڕێنمای چییە بۆ مسلمانان بۆ ڕۆژوگران بۆ ئەوەی تەندروستیان باش بێ و سەلامەت بن لە مانگی ڕەمەزانەدا بێگومان ڕۆژوو بوتمان بۆ مرۆڤی تەندروست و ساپ و کەنەخۆش نەبێت سەرچاوێکی زۆر باشە بەڵام بۆ کومەڵە کەسێک کەنەخۆشیان هێ لە تایبەت ئەوانی نەخۆشی شەکران هەیە و گەرزی بەکارێرێت ئەوانی کەنەخۆشی دڵیان هەیە و خەستەرە و باڵۆنیان بۆ کراوە ئەوانی کەنەخۆشی نەخۆشیکی درێژقایانی جگەریان هەیە هەموو ئەوانە بەر لە ڕۆژوبوون باشتر وایە ڕاوێژ بە پیسشکانیان بکەن کوشتەر ناکرێت هەموو کەس ناکرێت ناتوانێت ئەنی لەوانەیە بۆ هەنێک کەس زەرەری هەبێت تایبەت کەسێک گورچی لی بۆ نمونە تەواوسز بوو ئەلە کاتای پێیزەکە ئەو زۆر بخواتەوە یان ئەوانەی کە دەرمانی درێژخان و بەردەوامیانەیە بەر لەوە بە ڕۆژوو بن باشتر وایە ڕاوێژ پزیشکانیاکەن بە گەشتی بۆ خەڵکی تەندروست ئەوەی کە گرنگە بە ڕۆژووبوون سوودێکی زۆر زۆری هەیە لەگەڵیدا زۆرخۆری نەکرێت لە کاتی بەربانبوو لە کاتی پارشێوانە شیر حسابک لێ خۆتی لێ پارێزی بێگومان ینی سەرچاوەیەکی زۆر زۆر باشە بۆ تەندروستی مرۆڤ دەستخۆش زۆر سپاس کە لەگەڵمان بووی بە هیواین هەموو کەس تەندروست و سەلامەت و پارێزرا بێت لە مانگی ڕەمەزان. لە شاری قەڵاتزێوە بەرنامەی خەرمانمان پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە و لە شارێکی دیکە بەخواتان دەستپێری خواتان لەگەڵ.